کارکتەری پێنیوایزتان بیرماوە لە فیلمەکانی ئێت ئەم کڵاونی کە لێرەیە بۆم داناون بە فەرمی زنجیرەیەک لە HBO Max بەناوی Welcome To Derry بەرهەمەیەرێک کە پریکوڵە و باز لە ڕووداوەکانی پێش فیلمەکانی ئێتەکە واتە دووبارە پێنیوایز سەگەڕێتەوە ئەوە خۆشبەختانە دوێنێ شەو ڕاگەیەنرا کە بیل سکارسگارد گەڕاتەوە بۆ بەرجەستەکردنی ڕۆڵی پێنیوایز بڕیار زنجیرەکە لە تۆڕی HBO Max لە ساڵی 2025 بەردەست بێ ئەم هەواڵە پار ڕاگەیەنرا کە زنجیرەیەکی لەم شێوەیە دروستەکرێت بەڵام دیار نەبوو کە کێ ڕۆڵی پێنیوایز بەرجەستاکە و بیل سکارسگارد ڕایگەیان کە کەس پەیوەندی بە منەوە نەکردەوە و هەر کەسێکیش ئەو ڕۆڵە وەرگرێ من لێرەوە هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم بەڵام دوێنێ شەو ڕاگەیەنرا کە بە فەرمی بیل سکارسگارد بۆ ڕۆڵەکەی خۆی گەڕێتەوە و لە زنجیرەکە بەشدارە بێت کە ئەمە هەواڵێکی زۆر گرنگە چونکە بەجددی ئەو ڕۆڵە تەنها بۆ بیل کراوە ئێوە خۆشەویستن Yeah, there we go.